سەر و ماڵ و کەماڵ و بیر و هۆشم لە نەردی ئەشقی تۆدا پاکی دۆڕە لە چاوم دێ بە خوڕ فرمێسکی خوێنین کەچی ئەم گۆمە خوێنە هەڵ نەچۆڕە. سڵاو ئەرزەکەم لە خزمەت بینەران و بیسەرانە ئەزیز و خۆشەویستمانە هاتینە بۆ ماڵەکانتان بە بەرنامەی خۆتان بەرنامەی پێگەی ژنان. ئەمڕۆژ دوو خاتوونی زۆر زۆر تایبەت و خۆشەویست میوانی بەرنامەکەمانن، خاتوو ئارەزوو زەرینکەش وە خاتوو هەستی یوسفی. بەخێر هاتن یەخوا سەر و سەر چاومان. زۆر سپاس کە هاتن و بەرنامەکەی ئێمەتان ڕازاوە کرد. ئەمڕۆمان خۆشا کە ئێوە تەشریفتان هێناوە. جا ئارەزووگیان سەرەتا لە تۆ دەست پێیەکەم بەخێربی دووبارە 1000 جار بەخێربی. ئارەزووگیان تەمەنە چەندێکە و لە دایک بووی کوێی؟ وەڵام من 45 ساڵ تەمەنمەوە لە سنە لە دایک بووم. هەر خۆش بیەخوا. لە چ بنە ماڵەیەک؟ وەڵای ئێمە لە تایفەی زەڕین کەفشین بەجۆرێ یەکەم تایفەی سنەیەکە بناغی سنێشی داناوە تایفەی زەڕین کەفشین. هەر خۆش بیەخوا. ئەچین بۆ لای هەستیگیان من سەرەتا بیرم چوو ئەو بە بینەرانمان بێژم کە میوانی ئەمڕۆمان دایک و فەرزەندێکی زۆر زۆر خۆشەویستن. هەستیگیان تەمەنە چەندێکە و لە دایک بووی کوێی؟ من تەمەنم 20 ساڵەوە هە لە دایک بوون سنم. هەر خۆش بیەخوا. هەستیگیان تۆ سەرەتا سەبارەت بە بنەماڵەکە زیاتر قسەمان بۆ بکات. چەند خۆشکن چەند مناڵن؟ ئێمە هەردوو خۆشکین، خۆشکە گەورەتر لە خۆم هەیە و منیش کە مناڵی بچووکم. هەر خۆش بیەخوا. هەستی تۆ سینماکاری؟ ئەرە وەڵام. لە کەیەوە ئەم هەستە لە دڵتا هەڵقوڵی هەست بە سینما؟ وەڵام من 14-15 ساڵم بوو کەیتر وەکوم کچانایە کە بە شۆنی سینەما و بازی و ئەکتەریە ڕۆن کە بزانن چیەکەن وەمانە منش کەوتم بە دوایەوە دووسێ چۆن ڕۆشتم کە لەگەڵ داهێنەرەکانە قسەم کردووەمانە ئەوەی تر یەواش هاتمە ناو ئەرسەی سینەما و دەرهێنەری دەستیایی دەرهێنەریەکە من. زۆر ڕاستە. جا یەکەم جارەوە دایکیش لێرە دانیشتا بنەماڵە چۆن هاتن بەرەو پیریت؟ پیان خۆش بوو چۆن بوو؟ وەڵام من یەکەم جار مەسەڵەن باوکمەوەنە بڕوای پێ ناکرد کە من بتوانم ئەمەنە بێمە سەرەوە ئەمەنە خۆم هەڵکێشم لەناو ئەم کارەیە. بەڵام دایکم زۆر پاڵپشتم بوو، یانێ بەعینی دایکم یەکەم کەسێ بوو کە وتی بەموتی تۆ ئەتوانی بیتە سەرەوە زۆر پیشڕەف کرد لەناو ئەم کارە. زۆر ڕاستە. سپاس بۆ دایکت. هیوادارم کە نمونەی بنەماڵە و دایکانی ئاوا هەر زۆر بێت و هەر خۆش بن. ئارەزووگیان سەبارەت بە کارەکەت زیاتر قسەمان بۆ بکە. بە نەزەری من زۆر چالش بەرەنگیز و زۆر تایبەتە. بەڕاستی من حەزەکەم بینەرانە ئەزیزمان لە زمانی خۆتۆ بیبیسن. وەڵا من کارەکەم سایق تاکسیم، ساقی تاکسی. خەتی ئەسڵی خۆم خەتی سنەتارانە کارەکەم. وەختێ من گەرەکم بوو کە من پێشتر بە سیارەی خصوصی خۆم کارمە کرد، نەفەرم جێبەجێ کرد و کاری لیدری و لای دکتۆر و خەڵکەمە هێناوە برد بە تایبەت زیاتر خەڵکی کوردستانی عێراق لە باشوور لە باشوور و کە لە حەد زۆر کەس منە ناسی لە کولی شار و شارچکەکانەوەێ. بەڵام زانیم کە کارەکەم واقعا استقبالی لێکەن و حەزی پێەکەن. هاتم کارەکەم جەنبێ ڕسمیەت پێدا. ئەوە هاتمە ترمینال. لە ترمیناڵە کە گەرەکم بوو کە بسەلمێنم بە پیاوەکان کە ژنیش ئەتوانێت وەکو پیاوەشان بەشان پیاوەکان هەر وەکو کولی ڕشتەگەر و ڕستەگەرێ کاریە لە دەرەوەکە ئەیکەن لە زۆرشەن ژن و پیاکشان بەشانێک کارەکەن لێ ناو ترمیناڵیشە ئەتوانین. بۆ کورد کەمێ سەنگین بوو، کەمە قورس بوو ئەم کارەکە چۆنە بێژنێ لەناو ئەم هەموو پیاوە کارکات و چۆنە بێژنێکا بۆ جۆرە بە تەنیا بڕێت و جادەکان جاروبار هەیە شەو نیوە شەو تۆ ئەگەیتە شوێنێک و دووبارە جاروبار هەیە بە مەجبوری بە تەنیا بیتەوە بە خاڵی بیتەوە سیارە خاڵی لێ بهاژیت و ئەم کارانە بکەیت. بەڵام وتم ئەتوانم و ئەبێ بسەلمێنم و ئەبێ بە ژنەکانی تریش بڵم کە ئەمە کارێکی کارافەرینیە ئەتوانن هیچ فقط تەجروبە ئەتوانێت بێن جیاوازی ژن و پیاو بێ. ژن و پیاو لە شغڵێکە فقط تەجروبە ئەتوانێکە. گەر پیاوەکە تەجروبێ زیاتر بێڵەنەوە پیاوەکە باشترە. گەر نەخێژنەکە تەجروبێ زیاتر بێت ئەویش خۆی کێشێتە شاربەشانی پیاوەکە لە ڕادەی پیاوەکە قایرەکرێ بەڵێ ئەویش ئەتوانێت. بۆ من تقریبەن بۆ 5-6 ساڵە لە تەرمیناڵە لە سەر تاکسی کارەکەم لە دەفتەر ئاغای ئەڵاوێسی بووم و دەستم کرد بە کارکردن و لەخوا بە زیابێکە تا ئێستا هیچ کێشە و مشکلێکمان نەبوو و
خەڵکی ناڕازیمان نەبووە و فرێش ئەستەقبالیان کردو کە ماشەڵڵا ئیسایتر ئەو نەزان خۆرم فرێسکە ناگەم پیانە نەزانم چەند هەڵیام ژێرم. ئەی ماشەڵڵا ماشەڵڵا قوربان ئارزوو تۆ ئەو ڕچەشکان ئەو قاڵە بە قیزەونانە کە بۆ ژنانی ئێمەیان تاریف کردی بۆ کە ئەمە بۆ ژنە بێ ئەمە پیاوانێ ئەم کارە ژنانێت تۆ ئەو قاڵ بە قیزەوانانە تشکان سەبارەت بەوە باس بکە بۆ بینەرانمان. وڵا زانێت چاو من فرەوەخ کرد چۆن قبلەن ڕاندە ئاژانس بووم لە ناو شارە کارمە کرد ئەوختە سرویس مەدارسم جێبەجێ کردەمەە بێنابێنێ بەهۆی کارەکانە متاسفانە ئاهاتیمەوە چون مەتەڵەکەرێک مەژنف لایەن پیاوەکانە کە های خانم ئەو چرخەکەتە خوڵێتەوە یا خانم بێژم پێت گازەکە لەکوێنە هەلاڵەکە ئەسەن مەسخەرەیانە کرد ڕانندگی ژن لێ نەگەرە لێ نەجرەقێک لە مەغزمای جات بوو مەشێ کارێ بکەم کە جۆری بەناوبانگی کەم درانندگی ژن کە فکر نەکەنەوە نەخێر فقط پیاگەتانی ئەم کارە ئەنجام فقط پیاگەتانی داخل ناو مەخصوسن لە ناو تایفێ کوردی و کوردواریە شتێک فرە سەنگینە حەزم ناوێ بۆیان کە فکرەکەنەوە ئەشێ فقط ژن لە ماڵەوە بێ ژن فقط بۆ ماڵەوە دروست کردیاکە فقط ئەشێ کارەکان دروست کردیاکە ئەسان کارگەرێک فەنی یا کارگەرێکە گەرێک و بێ پیاگانە بێت تعریف نەکریاکە بۆژن کە من هاتم حەزم کردم خاڵبە بشکێنم بە فرە لە ژنەکانیش وتم لە چەندین بەنامەگەتری شاوتمە بێنەوە هاوکاری بکەن قەرار نییە هەر من ڕایاندێژم بم خانم گەرتر بێن مەدارێکیان بگرن دەفتەرچەکانیان بگرن دەست بێنێت خۆ دەستیەکە و فرە حەزم کرد کە توانیم واقعانم ڕەچە بشکێنم کە ئیسە پیاگەکان ئەسان خۆیان وەسەن بێنابێنێ من مسافرم بووگە نۆبەت من بووگە چووکم وتگە ئەی ساخەکەش نە نەوەڵا قەسەر سووە ناوم چۆنە بێ ئاسە چۆن ساخی ئافرەتمە هەر نەبووە ئەوە ناچار بووە یا دێری بووە یا هەرچی سوار بووە دوای بووەتە لە سابتترین مسافرگەرم کە ئەوێسێت بە دوو ڕۆژ سێ ڕۆژ کە من کارم توا بێت جێبەجێ بکەم وەڵا بەس لەگەڵ توا مرتاحیم ڕاستە فەرمون هەر خۆش بنیان هەستییانی خۆشەویست نەزەرت سەبارەت بە کارەکەی دایکی چییە چۆن بیرەکەی تۆ لە مەورد دایکی ئەوە ئازا و ڕچەشکێنەوە بەخوا من دایکم کە شۆی بەم ئیشە کرد زۆم مناڵ بووم یانێ تر خۆشی باسی کردی کە لە ماڵا تەنیا بووین شەوە ناهاتۆ یا ناوجاددا بوو یا ترسیەوە دێ کێگێتە بەرەو دێ نەخەوە دێ تەلەفۆنی بۆ بکە خەوی لێ نەکەفێ خۆ گەرانیگەرێک هەر مناڵێک دایکیە کە هەر دەبن هەر خانەوادێکە و ئەمە زۆر بێتام بوو زۆر سەخت بوو زۆر کە عادەتی پێ بکەی بۆ کە خۆت بژینی لە ماڵەوە تەنیای هۆشت بێتی شۆک و پیاوێک ئاگاداری ماڵەوە بە ئاگاداری خوشک بە ئاگاداری مەسایری ماڵەوە بە کە مەسوولیت قبولکەی لە مناڵی و ئەمە زۆر سەخت بووە لە خۆب بەعسەوە بوو کەپتانی لەبان پاتۆ بێسیەوە ئەستقلالە فرە خاص وەربگیر بۆ خۆت دوایەوە دایکم کە شڕی بەم ئیشە کرد جارجار من مناڵ بووم لەگەڵ یاچوام چایم بۆ دایە کریا لەگەڵ یا بووم کە تەنیا نەبێشەوە درەنگان بەیەک و سەماگەری خۆشمان بوو لە ناوجادەوە لێ خۆب زۆر سەخت بوو سەختیشی زۆر بوو چۆن دڵنگەرانی زۆرە بێ یەکسەر ئەخوا چیەکە لەکوێیە سەرمای نەبێ گەرمای نەبێ سیارەکە خراپ نەبێ ئەرە وڵات لە ڕاوکێکی زۆر چەنگە خۆی زۆر ئازاییانێ لەوانەیە کە لە فیتەری و لە ناو بەرف و ناومانای ترەوە نییە کە دڵە خۆرپە لێبێت کە بڵێ واقعان ناتوانێت لە پەسکارەکانی خۆی بەرتێ و لە خۆبخوا شکر زۆر شانازی پێوەکەم کە دایکمەوە لە زۆر شوێنەکانە بەبوونی ئەوە منە ناسن بەبوونی من و دایکمە ناسن ئەومانە زۆر پێخۆشە کە بەیەکەوین دەستمانداوە دەستێک کە بتانین ژنەکانمان سەربەرزکەن کە بتان واقعان ئێمەش ئەتوانین لە هەر سنێکۆ لە هەر تەمەنێکۆ لە هەر ئیشێک کە بتوانی ئەمە ئیشێک نییە کە سەبات فقط بۆ پیاوە بێ سەبات فقط بۆ ژمنە ئێمە هەردووکمان چە مناڵبی چە گەورە بی ئەگەر گەرەکت بێ حەزل لێ بێ توانی بیتە سەرۆ بێ زۆر ڕاستە قسەکانت زۆر جوان بوو ئارزوویان من گەرەکمەوە پرسیارت لێ بکەم بنە ماڵەت دەوروبەریەکانت خزم کەس قۆم برا چۆن هاتن بەرەو پیریت وەڵا من باوکو دایکم کە لەگەڵیانە قسەم کرد و مەشوەرەتم کرد پێیانم وتم گەرەکمام کارە بکەم باوکم وتیوێتی بەس ئاگاداری خۆت بە بزانی و زۆرش پشتگیریمیان لێم کرد وتیان ئەزانین کە ئەتوانی بەس مەحاولەکە نەگەڕێتە بەرە دواوە
چون زۆر ناخۆشە کە تۆ گەرەکەوە بێ دەست بەکارێکیت و لە نیوا وازی لێ بێنیت و لە نیوا وێڵێکیت و زۆر پیشنەهادی چاکترم بۆ من بۆ ئەوەی کە وەرە دوکانێ دابنە وەرە شرکەتێ دابنە وەرە ئیش و کارێترە بکە ئەمە سەختە ئەمە شەو نەخۆنی هەیە بەڵام وتم من چون دەستم بەم کارە کردو حەزەکەم تا ئەخیر هەر ئەم شغڵم بێت و ئەم کارە بکەم باوکم زۆر حەزی پێکەوتی بە جۆری ئەو خۆی لە ئیدارەی ڕاوتەرابەری بوو خۆی کاری تراشکاری بوو و باواشم هەر سایەخ بوو بە خۆڵ مەروفە ژێمە ئرسی هاتکە بۆمان ئەرەگەی کە پێمان ئیترەتی یا دەستی پێمەکە یا دەستی پێەکەی محکەم قەدەم هەڵبگرە و محکەم لەم ڕێگا بڕۆ چون زۆر چاو هەیە سێرتەکە زۆر کەس هەیە حەز ناکاتەوە مۆفەقبی زۆر کەس هەیە کە ڕێخە خاتە بەردەستکارەکەت کە بڵێ ناتوانانی بەڵام ئەگەر تۆ گەرەکت بێ ئەم کارە بکەی یەک جار تەسمیم بکڕۆ بەرەو پێش بڕۆ قەت سەیری دواوامەکە زۆر ڕاستە ئێمەش هەروە کچەکە شانازی پێوەکەین ئارزوگیان هەستی گیان زیاتر سەبارەت بە کارەکەت قسەمان بۆ بکە یەکەم کاری حرفەی لەگەڵ کیا بوو من یەکەم کاری حرفەیم لە تەک کاکپایمە حوسێنیا بوو لە ناو کورتە فیلمێ بادبادەکە کە زۆر موافقیش بوو زۆر عادە درەخشان بوو ئەرەوەڵا زۆر پێمان خۆش بوو کە خۆمان باستابەکانیمان ئەدیە زۆر خۆشحاڵ بووینەوە کە لەو سەرما لەو خۆشیە لەو دانیشتنبوونە و لەو کارە کە ئیشمان کرد لەو کارەوە کردمان واقعان جواببووی خۆمانمان بینی و زۆر خۆش بوو پێم بە عنوانی چی حزورت بوو من لەوێ دەستیای دەرهێنەر بووم لەگەڵ کاکپایمە ئیشمانە کرد هەم لە عێراقا هەم لە ئالمانە لە زۆر جێگەرترامە لە بەرلین لە بەرلین نبوو جایزەی خرسە نقرەیی کردووە بزانم زۆر پێمان خۆش بوو ئەوە یەکەم کاری حرفەیم بوو کە من ئیشم کرد لەسەر لە تەک کاکپایمە و دووەم کاری زارا بوو کە وی سریاڵێکی زۆر خۆش بوو ئەبزانم ئێستاشە دواتر ئەبزانم لە کورساتە قارە پەخشۆ بێتەوە ویش ئەکتەر بووی لەوێ من لە زارا هەر دەستیای دەهێنەر بووم تۆزێ بچکولێش ئەکتەریشم کردووە مانگای لەم کە کاکپایمەتی وەرەوەرەیشم پێێتە ڕۆژنەوەم چیە کاکپایام وەرە ئەکتەری هێن نەخشێکی زۆر جوانم بۆ دانا ئەبێ هەر خۆت بیگری جاوا کاتە من تۆزە قەڵە بووم خردەقەت ڕۆژ ئەو تۆزێ وەڵایشم کردو ئیتر باقیەکەی دەستیار دەهێنەر بووم لە خزمەتی خۆیان نابووم زۆر ڕاستە چەندێک باش کە لە کارهایەکی ئاوە دەست پێکردە سپاس بۆ تۆ باش پێ سپاس بۆ تۆ ئەیسا لە خەتی سنەتارانان ئێوە زیاتر لەگەڵ پیاوانە یعنی من پێم وابێ نازانم نەزانم کە ژنانیا من تێکەڵە هەیە خانەوادەیە هەیە پیاوە هەیە پێی نەفەنەکەی خۆت کە خۆی وەکو ئەوەی کە من پێشتریش هەر بە سیارێ خۆم کارم کردگە زیاتر جەماعەتی کوردستانی باشوورکەیەن بۆ لای ئێمە خانەوادەکان زۆر حەزەکەن زۆر ئیسراحەتن مرتاحن ئێژن با لەگەڵ ئارەزوو خانە بڕۆین لێرێشە فەرق ناکات ترمینال هەست نەفەر تایبەت ئافرەتم هەیە نەفرم هەیە هەر پیاون 4 نەفەر 3 نەفەر سوارەکەم خاص نییە ئەوە بەنامێک خاص بێ بڵێ تایبەت بە بانوان بێ ئافرەتان بێ یان ناکە نەوەڵا ئیتر فەرق ناکات کە ئەچین زیاتر لەو خەتی خاسان نییە هەست من گەردشکەری کارەکەم شارەکان و جێگەی خۆشەکانی هاوەمەوە ئەیانگەرم هەست بە کاری لیدری و دکتۆر ئەیان بەم زیاتر تەبرێز و تاران کارەکان نەخێر هەر خەتی خاصە فقط سەفەرێکی ئەیانگەنیتە مەقسەدێک خاص ئەوەیش هەست زۆر ڕاستە پس کاری توور لیدەری شەکەی بڵێ سەبارەت بۆ زیاتر قسە بکە بۆ بینەرانمان من پێم وابێ پرسیار لە مێشکیانە دروست بوو بێ کە توور لیدەری چۆنا و چۆن ئەزانین چەس لیدرەکە چۆنا ئەوان مەسەڵەن ئایسا جەماعەتێکە لە لایەن کوردستانەوتێن لە هەر شارێکەوتێن زۆر کەمیان فریان فارسی نازانن زۆر کەم فارسی ئەزانن کە حەزەکەن بێن من 3 نەفرم لە 1 نەفرا جەمع کردوەسەوە مەسەڵەن خانمێک کە لە تاران ئەوان تێن ئەیگرن خانمە یا ئاغایك تێن مەجبورن بە ئەنوان متەرجم ئیسە جێگەیان ناو سیارەکە نابێتەوە ئەشە جێگەی ئەویش جابێ ئەوە یەکێک ئەوەی کە سایقێکیشیان گەرەکە کە هەر خۆمم یەکێک ئەوەی کە شوێنەکان بزانێت کە بە خێراترین جێگە هەم ڕاهنماییان پێ بکە دکتۆرەکان بزانێ هەمیش ئەوەی کە خێرا کارەکانیان بۆ جێبەجێ کە ئەوان تێن بۆ 2-3 ڕۆژ مەجال وەرەگرن کە بگەن بە ئیشەکەیانە هەیە بازەوەکە زۆر سایق ئەوە تااقەتی نییە نایکە ئەژە من بەسی شەکەی خۆمەکەم و ئەیان گەنمە جێگە و خۆیان دەزان چیەکەن بیکەن بەڵام من کە ئەو 3 کەسمە لە 1 کەسا جەمە کردگەسەوە پیان زۆر خۆشە سا هەم تەرجمەمان بۆ کائیتە پێویست بەوە ناکا کە ئێمە دەرنێکی تریش بگرین کە تەرجمەکە
هەم شوێن و جێگەکان نەزانێ هەم سایقێتێکیشمان بۆکات زیاترەوەیش کە خانەوادە لەگەڵیان نابێت زۆر مرتاحنیتر ئاسوودەن. جارجاری دکتۆریشەکە ئەو نەنیڕە بوو لە دکتۆرەکە ئەم لاکەن ئەمە بکەن ئەوە بکەن ئەوە بکەن جارجاری دکتۆریشمان بووە کات و لە ماڵە بەسەرێ بۆ وەربگین کەیتی تۆ دێ باشە بۆ فلان ڕۆژی فلان ساعات ئێمە میوانی داوەتی نەڕۆیەوە کاتە لەکوێ ئەڵا بێ بڕۆم ناتوانم نەفەرمەیە. ڕاستە نەخشی حمایەتی بنەماڵەکەت چۆنە بینی لەسەر تۆ کچەکانە حمایەت لەکەن لەخوا بەزیابێ من ئەگەر ئەم کچە گۆرەکەم نواتای بەڕاستی نەمەتوانیوە مۆفەق بم چون خۆی ماڵ و دڵارەکەی زۆری هەیە ئەرم ناڵەکان نانیان ئاویان خواردنیان خەو خوراکیان میوانی ماڵەوە ئەمانە ئەگەر کچە گۆرەکەم و ئەم نەواتای دەستیان بدای بەدەستێک و منیان خاتر جەم کردای کە دڵنیا بەدایکە تۆ بڕۆ ئێمە ئیشەکان جێبەجێەکەین تۆ بڕۆ دڵنیای ماڵەوە بە خەمی ماڵت نەبێت من واقعان وەکو پیاوی ئەسڵ نازانم ئەمانە وەکو کەتبانی و ماڵەوە لە ماڵەوە میوانمان تێ من بەس حازرە ڕۆبە بە ماڵەوە سفرە حازر هەموو شتێ حازر لە لای میوانەکان دانیش مەسەڵەن فکر ناکەمەوە کە من ئافرەتێکم لە ماڵا منیشە بای هەڵسام چێشت و نانێکم حازر کردێ بەڵام لەخوا بەزیابێ ئەموو کچە گۆرەکەم زۆر منیان دڵنیا کرد هەر ئەوەی کە خۆیان بە سڵامەت ژیاون لە ماڵەوە ئەوە زۆر شەرتە کە دوو مناڵ دوو کچتووە ئافرەت بە تەنهایی لە ماڵ و شەو ڕۆژ بژین نێڵن کە من بێتاقەتی ماڵەوە بم کە بتوانم لەلا ئیشەکەم بە دروستی ئەنجام بم یەکەی ئەوەیش کە ئیتر لە نەزەر ئەوە کە ئێمە زۆر میواندارین میوانەکانمان کەیتر دڵاوکەم نەبوو کە مناڵەکان میوانەکانمان بەڕێ ئەخەن نایخەن چیەکەن ئەوانە زۆر باش بووە ئەگەر حمایەتی وان نەبووە تا منە نەمەتوانی کە تۆ لەم لاگەرە کۆ بێ دوو ڕۆژ ڕۆژ ماڵ بەجێ بێڕێت و بیتەوە و هەموو شتی لەسەر شوێنی خۆیان بێت و لەسەر جێگەی خۆیان بێت و تەرتیباتی خۆی زۆر گرینگە شتە بەڕاستی گرینگە زەبارەت بە سەختی کارەکەت قسەمان بۆ بکارە زوویگیان تەبعەن زۆر سەختە ساق پاسێکە گەرەکی بێ مەسەڵەن خەتێکی مەسەڵەن بگرە بۆ ئەسفەهان ڕوا بۆ شیراز ڕوا دوو کەسێک کە ساق پاسن بێ کۆشەریکێشن هەر تاران دوو کەس شەریکن ئەڕۆن یارمەتی یەکەیەن شاگردێکیان هەیە شاگردەکان نەیتمە قەرار بدانێ ساق من ناو ماشینەکەیتە خۆی دەرەجە بە دوو نەفەر بم بە دوو نەفەر ماشینە چوار کەسەگرێ نا ئێمە چون تەنها سیاقەتەکەی تاوی زۆر سیاقەتەکەی ئەوەختە شاگردت نییە خۆتەمێ کولی ئەم کاگەرە هەر بە تەنهایی ئەنجام بێ زۆر سەختە جار و باشۆ بەسەر تاتێ بەفروباران بەسەر تاتێ جادە گیراوە بەسەر تاتێ ئەمانە ئیتر ئەمە سەختی کارەکانیان لەو لای شۆ جیا خۆشیکەرێکی هەیە کە بزانن تۆ شوێن زۆرە بینی تەنەوەعی کارەکەت زۆرە هەر تاوێکەوە تایمێک لە شوێنێکی کە ئەوەش بۆ خۆی خۆشە و جیاتر لە گشتی علاقەت بە جادەنەوێ ناتوانێت علاقەت بە جادەنەوە خۆی من و جادە ڕەفیقێکی زۆر دوورین بەیەکەوە نەوەڵە جادە بۆ خۆی ڕفاقەتێکی زۆر خۆش و ڕەفیقێکی زۆر پایدار و وێنە بۆ من نابڕێتەوە هەستی گیان تۆ حەزەکەی زیاتر ئەکتەربی یا دەرهێنەربی چۆنا و چۆنەڕوانی بە ئەم هەیتا وەڵام من ئەکتەری زۆریشم نەکردووە زۆر کەم زۆر بە ئیتفاقی بووە کە ئەکتەریشم کردووە بەڵام بۆ دەرهێنەری زۆر بە قورسی ڕۆشتومەتە ژێریەوە هەر دەرهێنەریەکیشمی دامایەم چۆن هەم حەزم لێیە من دایکم ئەزانێت یانێ ئیشکەری وا لەناو کاگەری وانا دەرهێنەریە کردومەیانێ بە خااترەوە کە شەو نەخەوتوم کتێوم خۆین دووە ڕۆشتم بە دوایە هەتا مەسن خۆیان تویانە تا شەو لە دەرۆمەوێستا ئیشمەکە شەوکاری مەگرە و ناودێ هاتامە بە بوو بە سێمان چوارمان نەڕۆشتمەوە بە ماڵە مەسن دایکم لە جادە هاتووەتە یەکراس هاتووە بۆ ئاوایی یەکسەر ببینێت و بڕوا بەیان یەگەی مسافریە بووە وەختمان نەبووە یەکترین ببینین ئەمانیچە بێتان بووە بەڵام ئەمە نەحەزم لە ئیشەکی خۆم ئەمە نەحەزم لە ئیشەکی خۆمە کە بڕمە سەرۆ لەسەر سەرۆی بم لەگەڵ کەسکەری گۆرە دابنیشم و قسەکانی قسەم بێ بوتن لەناو سینەماوە دەرهێنەریە چۆن شتێکی زۆر گەورەیە بەڕاستی بازم تەلاشەکەم ماوێتی کە بگەیمەوە جێیکە کە خۆمەوێ زۆر ڕاستە من داهاتووی ڕوونەفرە حەزترت زیاتر تا بەردووربین هەستی ئەگەر کە بە عنوانی دەرهێنەر ئایسە مۆزۆی هەڵبژێری کە فیلم ساز بکەی چی هەڵەبژێری والله فیلمی زۆرشم ساز کردو 4-5 دان لە فیلم ساز کردووە کە لە کشوەری و ئوستانیا هەر جایزەی بووە هەر لە خزمەت دەرهێنەرەکانە بووم بەڵام ئێستا کە ئیشی لێ بکەم یەک دوو کارم هەیە بە زۆر قورسە
فیلمنامەم هەیە قورسە بێدانیشم لەسەری کار بکەم ئەتوانی باسمان بۆ بکەیت کە چ کێشەیەکی هەڵەبژێری بۆ فیلمەکەت ئایا موازە لە هەڵەبژێری یان ناشتێکی ئەسایی نەخۆب مۆزەلەکەم ئەوەیە کە فیلمنامێکم هەیە کە زۆر حەزم لەیە کە دروستی بکەم لەسەری هەر سریک لە کوردەکان کە ئەو کاتەکە ئاوارە بوون دەرچوون لە ناو پەناگاکە سریتفاقیان بووە کە فێچەند کچ بوونە بن دوایەوە ئەوەیە کە لە مۆرد کوردەوە هەیە فیلمنامەکە بەڵام خۆب حەزم لەیەکێکی دروستی بکەم یەکێ پاڵپشتم کات و یەکیش بتوانم کە بکەیم ئەوە کە ئەوە لەسەری بکار بکەم کەیتر هیچ کێشەیەکم نەبێ بەوە کە ئەم سەختی گەرەکە لە ئاوارگیە بوو ئەم ناخۆشیانە و ناخۆشیانە بکێشمە تەسویرە چۆن واقعەن شتێکی زۆر خۆشە دەرهێنەری و سینمانی خەڵقکردن تۆ دەریەهێنی واقعەن تۆ فیلمێک ساز دەکەی تۆ فیلمە خەڵقەکەی کە بە مردم بیناسیێنی ئەو حەسە لە جێگەی ئەوانە بن لە شوێنی ئەوانە قرار بگرن ئەبێ بە جوانی بە ڕێزەکاری بە زەریفیک زۆر جوان لەسەری ئیش بکەی کەگەنێکی واقعەن ئەمە خەڵقەکەی خۆت خراپ کردووە بە لەسەری ئیش بکەی کە بگێ بۆ جوانیە بگێ بۆ قەناعەتە کە بڵێ من ئەتوانم من ئەوەی لەسەر ئاکەم و بەس پاڵپشتی زۆرمان پێویستە زۆر پاڵپشتی منیش وا بیرەکەمەوە لەگەڵ تۆ موافقم جا ئارزووی گیان تۆ توانی پێمان بێژی کە سەختترین تەجربەی کاری لە ئەم ماوەیە کە کارەکەی چی بووە شتێکی زۆر سەخت بوو بێ بۆت سەختترین هێنە کاری من ئەوە بوو کە لە ناو شارە ئەچووم لە حەمەدانە بۆ تارانە چووم دایک و فەرزەنێکم سوار کرد لە پێشەوە لە دواویشەوە دووسێ ئاخە بوون کە من ئەڕۆشتم بەهۆی جادەکۆ مەجبور بووم کە بپێچم من هەواسم بە پێچانەکە بوو کە بپێچم مناڵێک کە تقریبا بەو 5-6 ساڵە بوو لە باوەش دایکیا بوو کۆڵە پشتێک بەشانیە بوو ئەوەختە لەو لەحزاکە من خەریکم پێشمەداوە کە لەسەر پرتەکە بێمە خوارە بەرەوەیم بڕم درگاکەی کردەوە کە من لەم لاو خەریکم ماشینم کۆنتترۆڵەکە کە بپێچم لە لاو فقەت دەست پەلم داکوتا کە بتانە مناڵەکە نجات من بیتێنمەبان دایکەکەی خەوی لێکۆت بوو ئاگای لە مناڵەکە نەما کە مناڵەکەم هاوردەسەرە هەر بە جانتاکەی گرتمەوە ئاوا بوو کە درگاکە قرس بوو مناڵەکە سوپ و کێشایەوە هاوردمەوە اتفاقی زۆر عەجیب بوو بۆ من زۆر بۆم ناخۆش بوو تر یعنی لەم لاو ماشین کۆنتترۆلکە کە لە دۆدانەوە نێکێشی بە ماشینێکی ترا لە لاکەشەوە گیا مناڵە نجات بێت کە ئەگەر بکەوتە حتمما سەریەکەوتە بێت لاستیکەکان زۆر بۆم ناخۆش بوو اتفاقە کە دوای دایکەکەی خەبەری بوو یەک دانە لە پیاوەکان لە دواوە ئاگایان لێ بوو کە بۆیان ئەسەن جێگەکەین بوو تێکە چۆن توانێتە هەل لەو کاتا کە تۆ بیر بەوە کەیتەوە کە ماشینەکە کۆنتترۆلکە دوور بیتەوە لەو لایشە مناڵەکە بکێشی تەبانەوە یەک خاصیتم من هەست لە اتفاقە دەسوپای خۆم گوم ناکەم لە اتفاقە دەسوپای خۆم گوم ناکەم گەردەنێ هەمە کەسی هێشتا نەبوو بە دوو لاین یەک لاین بوو قسەی زوو ئەەکەم کە من ماشین خصوصی خۆمم پێ بوو ئەچوونە بۆ هەمەدان مسافر مەبرد من ڕۆشتم بۆ سبقەت پاسی بەرامبەر مەهات منشەیەک گەورە بەرامبەر مەهات من ڕۆشتم کە بە سبقەت لێبم بڕۆم بەرەو سەرەوە لە ناو سبقەتا سیارە خاموش بوو کارەبا نەما ئیتە جادەی شەوراز بوو بەرەو سەرەوە بای بڕۆشتای کە کارەبا نەما خۆیان من یەک دەقای وتم چی بکەم گاز هیچی نێخا سیارە خاموش بوو لەو کاتە کە پام شلۆ بۆ لەسەر گازەکە بینیم سیارە بەرەو دواوە ئەڕوە ڕێک دەستم بەرەو شکانەوە بەرەو دەستە چەپی خۆم کە بڕۆمە سەر شانە خاکێکی ئەمبەر کە نەمەتوانی بەرەوە لا بڕۆم یا بچۆمە سەر شوێنی خۆم ڕێگە بۆ پاس خاڵێکم پاسیش هۆڕن و گڵۆپی زۆری هێدا و ڕەت بوو جادەم خاڵی کرد ڕەت بوو هات دەستی کرد بە قسەوتنی زۆر بێتام قسەی کرد و خانم کە ناتانی سیاخەتکەی بۆ دیتە ناو جادە بۆ خۆ ئای بکوشتنەوە منیش بێچاراکەیت و خەڵکی ترێت بکوشتنەوەمانەوەتم کاکە گیانجای ڕاوەستە بزانە چی بۆ ئەو کاتە یەکسەر کە سیاقەتی ژنە بێنن و سایقەکە ژنە هەموو شتێک لەسەر ئەوە خولاساکەنەوە ئەوە ئاهەنە لەژێر پای منە خۆم من خۆم نیم کەچی دادە بزانم چی بووە جابە فیوزێک هەیە زۆر لە پیاوەکان و لە خەڵکە زاننکەوە جابە فیوزە لە ناوی سەرەکە هەر 4-5 پێک و ئاگری کرد بوو سوتا بوو سێری کرد و ئەوەختە خۆم دووسێ دانم هەبوو ئەویش یارمەتی دا و دانێکی هێنا و خستمانە جێگە و سلفمان لە سیارەدا و سیارە ڕۆشن بوو سیارە ڕۆشن بووتی
تۆ چۆن ئەوە بە مێشکت گەشتووە کە بڕیتە ئەم دەسەوە کە جێگە بۆ من خاڵیکەی کە من دەعم نەکەم و نەکێشم بە تۆ وتم پێتانەوە فقط ئافرەتەکە بینن فقط ئەوە بینن کە ئافرەتە تر نازان کە شاید ئەو بتوانێت ئەم کارە کات کۆی کاتەوە کە نەهێڵێ کە گیان دووسێ نەفر کەفێتە خەتەر و مردنێ پێش بێت کە زیاتر ئەتانم قەسەم خۆم ناشرینترین دەعمگەر و زیاترین مەرگومیر بەدەست پیا بووە بەدەست سایقی پیا بووە وەلێ من ئەو دوو خاترە زۆر ناخۆش بوو بۆم چون لە ناکاوە بۆم پێش هات لە ناکاوە کە بتوانی شت کۆکەیتەوە کە ئتفاقی نەکەفێت بوون ئەو ساقیشە زۆر داوای لێبوردنی کردی داوای لێبوردنەکەم بەڵام زۆر بە زیرەکی توانیت کۆیکەیتەوە بۆم خۆشە بوو کە زانی کە ئافرەتیش ئەتوانێت و بۆمیش خۆش بوو کە گیان چەند نەفەرم نەجات زۆر ڕاستە سپاس بۆ تۆ هیوای بەردەوامی لە کارەکەتە هەستی گیان تۆ وابیرەکەی تۆ کە جاما بە عنوانی سینماکارە زیاتر مانەتە یا هەندەرتە وڵە جاما بەعنوان شتێک تازە بێتە ناو جاما زۆر معنەتە بێ کە ئەمەنەکی ئەمە خراپە جەم بە منفیەکانی فرەتر زۆرتر لە نەزەراگرێ وەک پێشتر ئەوە کە کەسێ ساڵۆن کاکە مەخسوسان قەدیمیەکان ژنە قەدیمیەکان دانیشن پێشتر لە ساڵۆنە کار پێ ئەی ئەو کچە ئارایشکەرەوە ئەمانە خراپ و ئەمانە ئێستا بووە بە سینەما مەخسوسن لەناو جامعەیە کوردی خۆمانە پرۆژە هەیە کە چەند مانگ نیتە ماڵا لە دێهاتی لەم شاری لەو شاری ئەوە کچەکەت لەکوێ زەبتەکە کورە کەی پەخشەو بێتەوە کەی چ دەبێت ومانە ئەوانەیشتا جێ نەکەوتووە بۆیان ئەوەیە کە تۆزە سەختە ینی تۆ بێ ئەو قسانە بەدڵ بە گیان بستێنی تاوەی کە ئەو فیلمەتە دیم کردگێ پەخشەوە بێتەوە کابرا بیبینێ بڵێ ناوی تۆی تایە ئەویش لە پستاحنا کەمتر دایانیشم پستانەکان نەخۆین یانێ زۆر کەس کە فیلمەکە تاوابێکسە جاخۆ هەستییانە بوو هەستییانە بوو واقعان هەستییانە بوومانە ئەوەیە کە مانە لەسەری فکرۆ ناکەنەوە بیر ناکەنەوە ئەوە ئیسە باشە ئەمە تۆ دایک و باوکەکەت ڕازیەکەی یانێ خانەوادت مشکلیان نییە کە تۆ ئیشەکەی یامانە خەڵک ئەمەنە یا قسەکەن یا بڕوات پێ ناکەن من خۆم چەند کەسێ بوو تا کارەکانیان نەبینی تا ناوەکانیان نەخۆندا بڕوان ناکەم من کارەکەم ئەسەن بینیان ناکردو گاڵتەیان پێمەکەڵم لەسەر زەبتم گاڵتەیان پێمە کردومانە چون تۆزێکی سنم کەم بوو تەمەنم زۆر کەم بوو لە 14-15 ساڵی گەو کە خۆم کێشای تۆزە تەمەنم کەم بوو لە مەکتەب بوو یانێ من زۆر مدیر مەدرسەکان من حەزیان لێ بوو یانێ 4-5 فیلم لەناو مەدرسە دروستە کرد حەزیان لێ بوو بەرمیان ناگر من ئیشەکەم کۆنتڕۆڵە کرد کارەکەمە بردەبێرەوە حەزیان پێمە کردووەمانە ولی خۆب جاجارێ مانە جاجارێکیش کەسکەرێک کە بتان واقعان دەرکردکە نەتوانن پاڵپشتێک زۆر باش من بۆت زۆر ڕاستە سپاس بۆ تۆ قسە جوانەکانە ئارەزووگیان تۆ بە عنوانی ڕانندەیەکی خانم توور لیدەرێک ئێوە چۆن بیرەکەنەوە کە جامعە مانە ئابۆتان یا هاندەرە ئەبێ خۆت هۆینە لە ناو جامعە دروستکەی کە بزانین جامعە پێویستیە جامعە پێویستیە بە ئەوەی کە ئافرەتیش بتوانێت مەسەڵەن سیاقەت کات و سایقی ئافرەتیان هەبێت زۆر کات خانەوادەکان حەزەکەن ناڵەکانیان کچەکانیان خانمەکانیان لەگەڵ ئافرەتێکە بێت من داوا لێبوردنەکەم لە پیاوەکان ڕخنە نەبێ بۆ پیاوەکان بۆ سایقە هاوکارەکانم کە ئەوانش زەحمەتکێشن زەحمەتێکێشن لەم بارەوە وڵێ بەڵام مرتاحترێکن ئیسراحەتترێکن کە لەگەڵ ئافرەتێکە بینێرن جاربار هەیە خانمێ ئەمەل کراوە ئەمەڵەکەی جۆرێکە کە ئەمەڵ بازەکە ئەسەن ئیسراحەت نیە لە لای پیاوێک سایق دانیشە یا خانمێکە کە تازە مناڵی بووە پێویستە کە چەند بار شیر با بە مناڵە مەعزوراتی هەیە هەرتا ئەگاتە ئەو شوێنی خۆیە کە ئەم مناڵە بە خاوەن کات و شیری پێبا بۆی خۆشترێکە کە لەگەڵ سایقی ئافرەتە بچمە تاحترێکە مشکی بەتاقەتەوە نابێ ئەوانە ئەبێت تۆ خۆت لە ناو جامعە خۆجێکیتە بسەلمێنی بەسا جامعە کە بەڵێ گەرەکتە جامعە پێویستی بەوەی کە هەروە پەرستاری ژن مانگەرەکە ئافرەت مانگەرەکە هەروە حسابداری ئافرەت مانگەرەکە لە فرەت لە شوێنگەرە معالمی ئافرەت مانگەرەکە ساقی ئافرەتیش مانگەرەکە بە پاڵپشتی بوون بێ بە قسە جۆرێک هۆشیان پێوە بێت حمایەتی لێ بکەن کە من ئەم متاسفانە چەندێکە کە من کارەکەم جیا لە چەندانە لە تەقدیر کە بە من دەریاگە بە عنوانە سپاسێکە بۆم کارە و کارافرینی کە ئەنجامداگە کەمتر حمایەت کریاگە لە من کە ئەگەر من ماشینم نەوگە لەبان ماشین مردمە و کارم کردگە بە ئەنوان سایقی فقط کارم کردگە حمایەتێک وانە کریاگە لە من کە بژن ئەگەر تو ماشین و نییە یا خەتۆ نییە بێ با کۆمەکۆکەین توێش جێگە بکەفە لە ناو مردما لە ناودا بە زۆر خۆمم نیگاهێش کۆدام ناکە کە هەر
ئەو حەقە بۆ خۆم دانم کە منیش گەرەکمە منیش ئەمەوێ وەکو خەڵکەکانتر وەکو سایقەکانتر. زۆر ڕاستە سپاس بۆ تۆ سەبارەت بەو لۆح تەقدیرانەی کە گرتە زیاتر قسەمان بۆ بکە پێم وە 5 دانەیە 4 دانن 4 دانەمە لە یەکەم دانەیە کە من وەرم گرت جێگایەکە بەناو پایانە کە مربوطە بە سایقەکان دەرەو شار چە پاس و چە سایق تاکسی کە حمایەیان لێکەن تەقدیریان لێکەن بەهۆی زەحمەتەکان و کەکەی شاگیانە جناب ئاغای ئەلبەرز حسێنی ڕئیس پایانی کورسان ئەمەیە بە مندا کە من لە 26 ئازەرە هەفتەی ڕاهمەڕاندگیە و هین ڕانندگیە پایانە دەرەوە من ئەمە وەرگرت ڕوبە بینەرانمان بیگرن کە بینەرانی ئەزیزیشمان بیبیرن بە دووربینەکەمان بەڵێ ئەمن ئەمە ئاغای ئەلبەرز حسێنی زەحمەتی کێشە ئەمەیە بە مندا و ئەمدانە ئاغای نەجیب ئەدا کە من ئێرادەتە خاسم هەست پێ ئەوانە ڕئیسێ ئۆتاقە بازرگانی ئۆستانە کوردستان بوو و چونمە کاری گەردشکەری و ئەنجامەدا و کارێ بە ئەنوان کارافەرین بۆ من لۆحیە هەنارد منی معرفی کرد چە بۆ ئۆتاق بازرگانی سلێمانی چە بۆ ئۆتاق بازرگانی خۆمان سنە کوردستان خۆمان و فرا حمایەتی کرد لە من مەمنونی و ئەم لۆح تەقدیریە بۆ من هەنارد زەحمەتی کێشا کە داوەت بووم لە جەلەساتیەوە چەندین بار لە جەلەساتیانە من داوەت بووم ئەغا شاردار سەیدی لطفی کرد ئەمەیە بۆ من هەنارد کە بە ئەنوان تەنها خانمێک لە بنەماڵی کوردستان و سنە توانیمە ئەم کارە ئەنجام بەم و تەقدیری کرد لە کارەکە من و سپاسی بۆ من هەنارد و من مەمنونی واقعان لطفی کرد و جێگەی شانازی بوو بۆ من زۆر ڕاستە بۆ یاخوا ئێمە جێگەی گەردشگەریمان هەیە ئەوە وەکو یاری و مەلعەبکەی جوانان و مناڵان بەناو فامیلی لەند و ئاغای ئەلەوی کە مدیرە فامیلی لەند بوو و من چەندین بار مسافرم بردو بۆیەنە و گەردشگەرم بردو بۆیەنە فرە حەزی کرد و لۆح تەقدیرێکی بە مندا و کە من مەمنونیم و بە خەتە کوردی لطفی کرد خۆی و خێزانەکەی هەناردیان بە دوای منە و لە بەرنامەیەکە کە بۆ بە مناسبەت تەسیسە فامیلی لەندۆ بوو منیشان داوەت کرد و لەنا ئەم لۆح تەقدیرگەرمە کرد. زۆر ڕاستە بەڕاستی کامایی شانازیە ئایا جێکەوتە ئارزوویان لە ئایسە مەسەن دوای ئەم ساڵها کارکردن جێکەوتە ینی بۆ پیاوەکانی ئێمە فرە یانێ ئایسا لەخوا بەزیابێ هاوکارەکانم فرە قەدردانیەکەن مردمەکە فرە حەزەکەن و فرە خۆشیان تێک جانان ئەگەر مەسەڵەن فرە تەعەجوبیان کردای کە پلاک عمومی کا بەدەستخانمێکەوە و لێ ئێسا لەخوا بەزیابێک فرە بۆیان ڕاحەتە و چون شناختە شو دەشین کێژە ئەوە خانمڕانندەکەی خەت فڵانیە فلانە خەتایە خانمگیانکە مۆفەقبی خەسەنەوی و لە فرە لە جێگەگەریشە خەسەنەویان پێم وتکە و حەزیان کردکە بە کارەکەم و شغڵەکەم و مەرحەباییان وتکەکەوتیگیان نەواقەن مەردی کە توانێت ئەم کار ئەنجام بی. زۆر ڕاستە سپاس بۆ تۆ هەستێکگە پێمان بێژی سەختین تەجوبەی کاری چی بۆ چیمان پێژی سەختین تەجوبەی کاری کار کە هەچی سەختتر بووگە بۆ من خۆشتر بووگە وەلێ سەردترین تەجوبەی کاری وە بێژم کارێک بوو کە هین کارگردانێک کرماشانی بوو هات بۆ لێرە لەوەڕا زەبتمان کرد نەوەڕا واقعەن سەردە یعنی بە معنای واقعی سەردە لە چ فەسلێکە لە بەهمن مانگا بوو یعنی ئێمە شەوکاریش بووین لە ڕۆژە کارمان ناکرد شەوکار بووین زەبتمانە کرد 5 سب چوومە بۆ ماڵۆ هەرچێک مەگەر زانوم خەمۆ ناوە و زانوگەرم یەخی کردو بە حەدێک کە سەرمامان بوو ئەوە واقعا سەردترین تەجوبەی کاریم بوو هەرچێک سەخت بووگە کارەکان بۆ ئێمە خۆشتر بووگە چۆن بە ئەش خۆلاخۆ کارەکەن لەسەری واقعا خاترەگەری فرە خۆش مەستە ناو کارەکانمە یعنی نەم هێشکەکە هیچ دەرهێنەرە هیچ کارگردانی بێ بەدڵ ئازاییەوە یعنی هەمیشە گەدەنازایی خۆمم کردگە لە سەریانە هەمیشە تا ئەو جێگە توانیوێتم کارەکە بەو شوێنە بۆ شێوازە جوانی خۆیەوە بردوومەتە پێشەوە کە هیچ دڵە خۆرپەیکیان نەبێت کە بڵێتر لەو دەستیاری دەرهێنەریە جوانتر یا باشترمان هەیە ڕاستە هەر بژی کە ئاوە ئازایت وەک دایکی خۆشەویستت وە لە ئەرسەی خۆتا کارەکەی
هەمیشە فەزا بۆ ژنانی ئێمە تۆزێک تەنگتر بووە نازان بەداخۆ ئێمە دیومانە فکرەکەی تۆ کە ئایا بەستەرێکی مناسب لە جامعە بۆ ژنانی ئێمە فراهەمە بۆ کارکردنیان بەستەرەکەەوەیە کە بێ خۆمان دروستیکەم بۆ خۆمان ئەبێ یەکەم جا بزانین کە حەزمان لە چییە تۆ وەختە کە حەزت لە چییە هەدەفت چییە لەسەری ئەمەنە تەلاشەکەی ئەمەە ئێستا ئەگەر پاڵپشتت نەبن دوای مدەتێکەوە کە تەلاشەکە تەبین نەزانین کە خەریکی بڕەوە سەمتۆسووە خۆت ئەکێشیتە سەرۆ پاڵپشتیشت ئەەکەن جێگە بازەکەی ئەتبینن ئەو ناسن لە ناو خەڵکە ئەوەیە کە جارجا من بۆ دۆشتم بۆ شوێنگەری هەر کابرام نەناسی و بەستی مەسەن خامیوسفین تۆم ناسیوە نازانمانە ئەبێ خۆت فراهەمیکەی بۆ خۆت دەبێ کە خۆت نیشان بێ بە جامعە بە مردم بڵێ کە من ئەم ئیشەم ئەم کارم بۆ خۆم داناوە ئەزانم لەمە لە زۆر کەس سەرترە بم پس ئەڕۆم بە دوایە پس ئەڕۆم و ئەوانی شوێنت بۆ بازەکەن کەم زۆر کەسیان هێنە دواوە زۆر کەسیان ئەترسن دەسوودڵیان ئەترسێەوە تۆ بەوە زۆرت بانترێشێت تواناییت بانترێچێت و ئیمانت بەخۆ زۆرترە بێتەوە کاتێککە موفقیەتی ببینن لە ناو جامعە بەلاخەرە جەزبی ئەوێت داوای دینەی ئەوە دەکەن کە بەڵێ فڵانی خانمێکە فرە موفق کە هەم حمایەتی لێ بکەن و هەم داوای هاوکاری تێکاکەن گەریکیان بێت بەستەر جامعە بۆی دروست ئەبێت بە بۆ جار یعنی تۆ وابیرەکەی تۆ من وابیرەکەمەوە کە ئەگەر مەسەڵەن خانمێک موفق ببینن هەر کەسێک لە کارەکەیان موفق ببینن بە تەبعەن داواکاری لەسەر کارەکەیەکەن و ئەیکێشن بەلا خۆیانە و کە داواتی لێکن لەگەڵی هاوکاریان بێت ئەگەر موفقیەتی بین وەختە بزانن نازانێت لە کارەکە تەجوبێکی نییە دەم بابەواز لەبێ ناوەڕێی چ نازانێت وەختێزانن نەموفقە پرۆسەکاریان دیوە تەجوبەکانیان دیوە ئەزانن نەبابە تۆ بەیرانی تۆ بزانە هەستی لە فڵان کارا بێ حتمما کۆ بێت و حتمما موفقە بێت ئیتر ئەوە بۆ خۆی هەم بازارکاری بۆ خۆی دروستەکە هەم حمایەت بۆ خۆی دروستەکە هەم ئەوەیش کە لە ناو جامعە جێگەی خۆی بازەکاتەوە کە متمانێت پێبن بکارەکەی زۆر ڕاستە سپاس بۆ تۆ ئارزوی خۆشەویست سپاس بۆ بیر و باوەڕ و ئیدۆلۆژی جوان و ڕێک و پێکتان هەستی خاتری خۆشتەیەکە بۆمان بگێڕیتەوە لەگەڵ دایکت خاتری خۆشمان زۆرە بەیەکۆ نازانم لەسەر تۆ حەز لە چییە؟ بە چیەکەنی کەوتی دەبێت چیکەکەنی خاترە خۆشەکانمان زیاتر شەڕداوا بۆ بەختی بووە بۆ بەختی بووە ئێستا بۆ بە خاترە خۆشمان زیاتر شەڕداوا بوو زیاتر لەوەی کە من مخالفتم گرگە لەسەر کارێ دوای زانی من نەخێر موفق بووگە و کە مەجبور بووم میتر ئەوانە پاڵپشتی بم و حمایەتی بکەم ئەرێ هاندەری بم خۆشترین خاترێ من کە هیچ وەخت لەبیرم ناچێتەوە لە کەستیە من سایق ئاژانس بووم کچێکی 14 ساڵیان بە من ڕاستپارد و تیان بیوە بۆ لای براکەی لە مایان هەفتیر تارانە منیش هەستی 5-6 ساڵی بوو لە تەکما بوو هات و خوراکیشتم نێوانە ماشینەکە و کەنیشکەکەش لە دوا سوار بوو کەفتینە ڕێگا خلاصە خانم هەتا دێکولان هەچێکمان هاوردی خواردی ئەوە هیچ هەچێکمان هاوردی خواردی ئەختی 1-2 دەفە لە توولی مەسیراوتم پێ بخەفە نەخەب تازە ئۆتوبان ساوە وەک ئایسەر جێ نەکەفت و تازە خەریکون دروستیانە کرد فرە چۆڵ و هۆڵ بوو ئەرێ ئەوەختە لەدەم ڕێگە و کونجکاف بوو ئەی پرسی لە من ئەوەن بەمان ئەمە هەرم جادەمانە هەز ڕوو بە تاران من شەمود نا ئەمە هەز جادەی تریشەست کە قەبلەن مردم مەسەڵەن لە ڕەزەنەوە لە قەزوێنەوە ئەچون دروست بێت بەرۆ تاران ئەسان دەنگنەوە ئەمە هەر چەند دەفەژوتم پێ بخەفە لە ڕێگا ئیتر نازانم چ بوو کە ناخەفت و یا مەسەڵەن حەزیە کرد و خۆشی هات خەوەر بێت و جێگەکان ببینێت تا ئێمە کە گەینە مەیان هەفتیر و کەنچەکەماندا خەمت براکەی و پیادەمان کرد و نانمان خوارد و من بەرگەشتم داوە لێ بێم و کە سەبحا سرویس مەدارەسم بوو بگەین بە سرویسەکانمە بعدەن وتی مەمان شتێک و پێژم ناڕەحەت ناوی ئەم لە ناو ڕێگا پرسی لێم وتی ئەم جادە گورگوشتێکی هەست بەشەوە من ئەسڵ نەمزانی ئەم بۆچەوە پێوتم ئەچێت مەمان بیاوانە گورگیە سەگیە سەرچیشتی هەست نەگووە مامە شتێریان ناگە لە ماخس خۆیان لە تاران گەرم و بێمە دەرەوتی مەمان تخوا شتێکەوە ببێژم ناڕەحەت نایوتمە وتی قەینا لە جادێک ترۆ بچینەوە لەو جادە یا گورگی هەست نەچینەوە ئەیخوا منیش ئەم جادە تەبعەن نزیکترێ کە ساعت و نیمە نزیکترە بینەوە زانیم ناڕەحەتە ئەسڵ فکریشم بەوە ناکردەوە کە ئەمە مناڵێکە تەشخیص ناتەوە جادە چەس ئۆتوبان قەزوینیش تقریبەن بەرەو ئەم لاهاری وتم باشە بانچە لە ئۆتوبانەوە کە چوینەوە
ئەم کە خەویە هات وەێ من مەسەرەن ئاهەنگی شادم گردو کە خەولەکە لەم بپەڕێت و خەستەگی بێنێ خەریک و بەخاترەوە کە من خۆم پیانەکەفێ چەپێتەکان هەم زمان کە چەپێتەکان چرتیشێتەوە بەرە خوار و ئەچوو یعنی چە خەویە هات چرتێداوەلی چەپێتەکان کە من خۆم پیانەکەفێ یعنی ئەو تەلاشەی کە ئەو بۆ منی ئەکرد کە من خەوە نگا بێرێت و جەوەکە شادۆکاتەوە کە خەسەی لاچێت لە بەدەنم باوەڕکە بە هیچ وەختە لەبیرم ناچێتەوە هیچ ئەسڵەن ئەسڵەن. سپاس بۆ ئێوە من زۆرم پێخۆشە کە زیاتر لە خزمەتتان نبین یعنی ئەگەرگەرێکمان بێ لە ئازایەتی ئێوە لە کاریەوە لە ڕشتشکێنی ئێوە هەروەها لە ئاوات و خولیاکانی تۆ بۆ سینما قسە بکەین لەبێت سەدان بەرنامەی تر ساس بکەین ئێمە بەداخەوە خەریکە ئەگەین بە ئاخری ئەم بەشە لە بەرنمەکەمان سپاس کە هاتن و بەرنامە ئێمەتان ڕازاوە کرد ئەگەر نەوتراوێکتانەیە هەستیگیان لە تۆ دەست پێکەین بۆ بینەرانمانەتوانن بێژن. ڕۆژانە گیان سپاس لە تۆکەم سپاس لە کاکپەیامەکەم کەم ستیۆدانیاوان بەرنامە زەبتەکە کە مردم یەکتر بناسن ژنەکان یەکتر بناسن بتان کە یەکتر هەندەری یەکتر بن بۆ کارەکانیان بۆ ئیشەکانیان بۆ تەلاشەکانیان کە ئێمەش جایگایك و تەلاشێکمان جایگایکمان بێ بۆ خۆمان لە ناو مردم و جامعە سپاسان لە یەکەم لێەوە خەسەنەبوونیشتان پێژم چۆن خۆم لە ناو ئەم ئیشان وەزانم چی بەچیە واقعان ئیتر وای کە واقعان ئەگەر هەستان لە شتێکە بە دوایە بن پێگەن و تا ئەو جێگە کە هەستان لێیە کە بەدڵتان بێ بڵێن ئەمەی تر شوێنی منە لەمە بانتر ئەتوانم بڕم وەی لەمە خواردن نارم بە دوایە کەون کە قەتەن پێگەن هیواداری سەرکەوتویتان هەیەم بۆتان ئینشەڵا سەرکەوتوو بن ماندوو نەبوونیشتان زۆر سپاس گیانی من سپاس کە هاتن و بەنامەیەمەتان جوان کرد ئەگەر ئارزوگیان نەوتراوێکتەیە ئەتوانی بۆ بینەرانمان بێژی بە ژنانمان خۆشبی ڕۆژانەگیان مەمنونتم باعث افتخار بوو کە منەوە لێرە پەزیرش کرد و بە داوەتت کرد لە من فقط من یەک قسەم هەیە بۆ ئافرەتانمان بۆ ژنانمان کە پیاوەکانیان بۆ بیر و باوەڕە بگەێنن کە ئافرەتیش ئەتوانێت زۆر ڕاستە بە کورتی و جوانی زۆر خۆشحاڵم سپاسانەکەم خوشمن خەسەنەوە شەتان بینەرانە عەزیز و خۆشەویست گەیشتین بە ئاخریان بەشە لە بەرنامەکەیشمان زۆر سپاسکەم بەشە لە بەرنامەکەیشمانتان تمشا کرد و بینەرمان بوون وێنە باخولیاکانمان وێڵ نەکەین ئارزوەکانمان لەگەڵ خۆمانە چاڵ نەکەین بڕۆین بە دوای ئارزوەکانمانە زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست بەخوای گەورە و مەزنتانە سپێرم هیوای دڵشادی و کامەرانی و لەش ساخیم هەیە بۆ ئێوەی خۆشەویست تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ